ئایا کورد بەرەو لە ناو چوون دەچێت؟ بۆچی بەغداد بێبایەخ تەماشای هەرێمی کوردستان دەکات؟ ئەی کەواتە بۆچی عێراق دەستی خستۆتە بیناقاقای هەرێم؟ گۆواری زە ئێکۆنۆمیستی بەریتانی راپۆرتێکی لەسەر هەرێمی کوردستان و مەترسیەکانی سەری بڵاو کردوتەوە و ڕای دەگەیەنێت لەگەڵ ئەوەی هەرێمی کوردستان بەهۆی فشارەکانی سەریەوە بەرەو هەڵوشانەوە دەچێت، بەڵام هێشتا کارتیشی لە دەستا ماوە بۆ ئەوەی بتوانێت لەسەر پێخۆی بوەستێتەوە. لە بەشێکی دیکەی راپۆرتەکەدا ئەوەشی بەبیر هێناوەتەوە ململانەکانی نێوان پارتی و یەکێتی وای کردووە هەم مەترسی لەسەر قەوارەکە و هەمیشترسی هەڵوەشانەوەی هەرێم یەکێک بێت لە ئەگەرە بەهێزەکان. ئەو گۆڤارە بەریتانیا باس لەوە دەکات هەموو ململانەکانی نێوان پارتی و یەکێتی لەسەر داهاتە لە هەرێمی کوردستان نووسیویەتی دوای لێسەنەوەی نەوتەکەیان پەیتا سەرکردەکانیان ڕوو لە بەغداد دەکەن بۆ هاوکاریکردنیان تا موچە و داهاتی هەرێم بنێردرێت بۆ هەرێم. گۆڤارەکە لە چەند خاڵێکدا هۆکارەکانی خستووەتە ڕوو. ئایا هەموو دەستکەوتەکانی کورد هەڵوەشانەوە و لەناو چوون؟ لە کاتێکدا کوردستان بۆ ماوەی 3 دەیە لە گەشە سەندندا بوو، باشەکانی دیکەی عێراق لە دوای هەرێمەوە بوون. بە شێوەیەک هەرێم خێراترین گەشەی ئابووری بەخۆیەوە دەبینی. چەندین کۆمەڵگەی نوێ و باڵەخانە و ڕێگەی خێرا لە هەرێمدا دروست بوون و تەواو بوون، بەڵام پرۆسەکە هاوکات بوو لەگەڵ دەنگدان بۆ سەربەخۆیی کوردەکان واتە ڕێفراندۆمەکەی کوردستان لە ساڵی 2017دا. ئەمەش وای کردبوو داهاتووی کوردستان تا ڕادەیەک ڕووناک بێت. بۆچی بەغداد بێبایەخ تەماشای هەرێمی کوردستان دەکات؟ دەسەڵاتدارانی ئێستا و ئەو کاتی بەغداد بە بێبایەخ تەماشای خۆبەڕێوەبردننی کوردستان دەکەن. ئەمەش ڕێک دوای 30 ساڵ لەو خۆبەڕێوەبردنە. ئەمەش وای بۆ دەشێت کە ئابووری و ناوچە کێشە لەسەرەکان و سیاسەتەکانیان بە ئەندازەیەکی زۆر بەرەو ئەوە دەچێت بگەڕێتەوە بۆ ژێر دەسەڵاتی ناوەندی. بەڕای چاودێرانی نێودەوڵەتیش کە چاودێری دۆخی عێراق و بەتایبەت بەغداد دەکەن، دەڵێن مەترسی هەرسهێنانی پرۆژەی هەرێمی کوردستان لە ئارادایە. باسێکی ترکە گۆڤارەکە ئاماژەی پێداوە هۆکاری ئەم کێشانەی ئێستا و لاوازی هەرێم دەگەڕێنێتەوە بۆ هەردوو بنەماڵەی بارزانی و تاڵەبانی. گۆڤارەکە دەڵێت دیارە کوردەکان تا ڕادەیەکی زۆر لۆمەی ئەم بابەتەیان دەکەوێتە ئەستۆ. ناکۆکی نێوان هەردوو بنەماڵەکە بارزانیەکان کە حکمی ڕۆژئاوا دەکەن و تاڵەبانیەکان حکمی ڕۆژهەڵاتی هەرێمی کوردستان دەکەن زۆر تند بووتەوە. سەرکردەکانی ئەو دوو بنەماڵەیە لە ساڵی 2017ەوە دەسەڵات دەگوێزنەوە بۆ کوڕەکانیان. پارتی و یەکێتی ململانیان لەسەر داهاتەکانە. زۆربەی کات وەزیرەکانیان و ئەندام پەرلەمانەکانیان لا حکوومەتی بەغداد لە دژی یەکتری دەنگ دەدەن وا لە دژی یەکتر دەجوڵێنەوە. بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەردوولا واتە لە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم لاواسترینە و بە ئاشکرا داوای پشتیوانی لە بەغداد دەکات. هەروەک سەرۆکی یەکێتی بافڵ تاڵەبانی زوو دەڵێت عێراق لە کوردستان باشترە، لەگەڵ ئەوەش کە ڕۆژئاوا واتە پارتی هۆشداری پێداوە. گۆڤارەکە دەڵێت پارتی و یەکێتی بە یەکنەگرتنەوەی هێزە جیاکانیان ناسراون کە مەبەستلەی پێشمەرگەیە. حکوومەتی عێراق لە بەغداد ئەم ململانەی نێوان پارتی و یەکێتی دەقۆزێتەوە بۆ گەڕانەوەی دەسەڵاتی خۆی کە لە ساڵی 1991ەوە لە کوردستان نەیماوە، کە ئەمەش یەکەم جار بەلایەنی ئابووری دەستی پێکرد. ئاویش بەوەی لەم ساڵدا دادگەی باڵای حکوومەتی عێراق حکومێکی نێودەوڵەتی لە پاریس بەکارهێنا بۆ قەدەغەکردنی فرۆشتنی نەوتی کوردستان. ئامەش کوردەکانی لەودا هاتە بێبەش کرد کە لە 450,000 بەرمیل نەوت دەستیان دەکەوت لە ڕۆژێکدا. دوای ئەوەی حکوومەتی هەرێم بە تەواوی نەوتی لە ژێر دەستی دەرهات، سەرکردە کوردەکان ئێستا پەیتا ڕوو لە بەغداد دەکەن بۆ هاوکاریکردنی هەرێم تاکو موچە و داهاتی هەرێم ڕەوانە بکەن. پرۆژە یاسایەکە لە نیوەی ئەم ساڵدا دەنگی لەسەردرا. ئەوە بوو دژی حکوومەتی هەرێم کە هەر پارێزگایەک لە حکوومەتی هەرێمدا دەتوانێت بەڕاستەوخۆ داوای پارە لە بەغداد بکات. لەوانەیە ئەماش ببێتە هۆکاری ئەوەی وا لە تاڵەبانیەکان بکات لە حکوومەتی بارزانی جیا ببنەوە. سەرەڕای ئەوانەش و لەلایەکی دیکەوە حکوومەتی عێراق تەواوی سنوورەکانی هەرێمی کوردستانی کۆنتڕۆڵ کردووە بەوەی کە هێزی خۆی لە بازگە و خاڵی پشکنین لە دەواازەکانی حکوومەتی کوردی و فڕۆکەخانەکانی دادەنێت و ئەمەش ڕێگە بە حکوومەتی عێراق دەدات مافی هەبێت لە ڕەتکردنەوەی هاتوچۆدا و با تایبەت تریش دەواازە سنووریەکان.
گۆڤارەکە باسی لەوەش کردووە کە تا ئێستا تاڵەبانیەکان داهاتیان لە هاوردەی ئۆتۆمبیل و جگەرەی قاچاقی ئێران دەست دەکەوێت، بەڵام بۆ ماوەیەکی درێژ نا، هەروەک بەرپرسێکی عێراقی ئاماژەی پێکردووە. بۆچی عێراق دەستی خستووەتە بێنەقاقەی هەرێم لالایەکی دیکەوە بەهۆی هەڵپەساردنی فرۆشتنی نەوتی هەرێم؟ عێراق زیانێکی زۆر لە کوردەکان داوە بەهۆی ئەو پارەیەی لە ناردنیدا دەستیان دەکەوێت لە باشوورەوە. سوپای عێراق و میلیشیا شیعەکان هەستاون بە بەهێزکردنەوەی دەسەڵاتیان لەسەر ئەو خاکەی ناکۆکی لەسرە کە دوای ڕێفراندۆمەکەی ساڵی 2017 لە دەست کوردەکان دەرهاتوو. میلیشیا شیعەکان دەستیان بەسەرداگرت. لەو کاتەوە عەرب و شیعات دەستیان بەسەرداگرت، دەستکاری لە پێکهاتەی دانیشتوانەکانیشدا دەکەن، ئاویش لە ڕێگەی هاندانی عەرب بۆ نیشتە جێبوون لەو شوێنانەی کە کوردەکان داوای دەکەنەوە. ئەگەر بێت و ئێستا ڕاپرسی بکرێت لەو شوێنانە، کوردەکان زۆرینا بەدەست ناهێنن. بۆچی ئێستا کەس بەرگری لە هەرێم ناکات؟ کوردەکان وەک ڕزگارکرد تەماشای ڕۆژئاوایان دەکرد. دوای جەنگی کەندا و هێزەکانی ڕۆژئاوا ناوچەیەکی ئارامیان بۆ کوردەکان دروست کرد، ئاویش بە قەدەغەکردنی ناوچەی دژەفرین لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە، کەچی ئێستا گرنگیدانی ڕۆژئاوا لەو ڕۆوە لە پاشەکشەدایە. کوردەکان دوای داگیرکردنی عێراق لەلایەن ئەمریکاوە لە ساڵی 2003 قەدەغەی فڕینی فڕۆکەیان لەدەستداوە، لەگەڵ ئەوەی تا ئێستا ئەمریکیەکان بنکەیەکی ئاسمانیان لە ناوچەی هەریری باکووری هەولێر هەیە. کەچی کوردەکان باس لەوە دەکەن هیچ پاڵپشتیەک ناکرێن، با تایبەتی لەو کاتانی میلیشیەکانی شیعەی سەر بە ئێران ڕۆکێت و درۆنیان ئاڕاستە دەکەن. ئەو کارتانی بەدەست کوردەوە ماوە چین. تا ئێستا کورد هەندێک کارتی گەمەکردنیان بەدەستەوە ماوە، ئەوانیش بریتین لە ئاو پەنابەرەکان. کوردەکان لەگەڵ چینیەکاندا دواون کا بڕیار بوو چەندین بەندا و کارگەیەکی چیمەنتۆ پرۆژەیەکی خانوبەرە بە نرخی 5 میلیارد دۆلار لە دەرەوەی هەولێر دروست بکەن. خاڵێکی گرنگتر پەنابەرەکانە کە دەکرێت کوردەکان بە هەبوونی ژمارەیەکی زۆری پەنابەرەکان هەڕەشە بکەن و کاریگەری لەسەر ڕۆژئاوا دروست بکەن، چونکە لە دەست بەسەرداگرتنی تەواوی کوردستان لەلایەن عێراقەوە پەنابەرەکان کۆچی بە کۆمەڵ بۆ تورکیا و پاشان بۆ ئەوروپا ئەنجام دەدەن. لە کۆتاییدا گۆڤارەکەت دەڵێت ئایا هەرێم بەرەو لە ناوچوون دەچێت؟ دوای بڕیارەکانی حکوومەتی هەرێم هەڵسوکەوتەکانی حکوومەتی ناوەن زۆربەی کوردەکان تووشی بێهیوایی بوون و دەڵێن دەبینە پارێزگایەک لە عێراق، هەروەک چۆن شرۆڤەکارێک لە هەولێر دەڵێت هەرێم مناری سەربەخۆیی بوو بۆ نزیکەی 30 میلیۆن کورد لە باکووری ڕۆژئاوای کوردستان، بەڵام ئێستا بەرەو لە ناوچوون دەچێت.